ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە بایكۆتی نومایشی ڕبژاردنی مانگی جۆزه ردان لە ئێران. پاش کەمتر لە یەک مانگی دیکە یەکێک لە بێڕەونەقترین نومایشەکانی هەڵبژاردنی ڕژیمی دەسەڵاتدار لە ئێران بەڕێوە دەچێت. هەر لە ئێستاوە هەموو نیشانەکان دەرخەری ئەوەن کە ئەوەی کۆماری ئیسلامی ناوی هەڵبژاردنی لەسەرداناوە ئەمجاریان لەگەڵ یەکێک لە بێوێنەترین و بەرینترین بایكۆتەکان لە ماوەی تەمەنی 42 ساڵەی ئەم ڕژیمەدا بەرەڕوو دەبێتەوە. ئەمجاریان نەتەنیا ڕێکخراوە ئۆپۆزیسیۆنەکانی ڕژیم بەڵکو و گروپە جۆراوجۆرەکانی جەماوەری ناڕازی لە بوارە جۆراوجۆرە کۆمەڵایەتیەکان، خانەنشینکراوان، کرێکاران، معەلیمان، خوێندکاران، زەرەرمەندان و توێژەکانی دیکە لە هەر ناڕزایەتیەکی خۆیاندا بە دەنگێکی ڕەساو بۆ ئێرانە هاواری ئێمە دەنگ نادەینیان بەرز کردوێتەوە. هەڵوێستی جەماوەری ناڕازی لەم دیمەنانەدا نەتەنیا بایكۆتی هەڵبژاردنە بەڵکو ئیدانەکردنی بەشداریکردنیشە لەم نمایشە گاڵتەجاریەدا. ئەوەی کە لەژێر ناوی هەڵبژاردنی سەرۆک کۆماری و شۆڕا کارتۆنیەکان قەرارە لە مانگی جۆزه ردانی ئەم ساڵدا بەڕێوە بچێت هیچ شتێک نییە بێجگە لە بەیعەت لەگەڵ خامنەئی و پەیڕەویکردن لە ئیستراتیژی سوپای پاسداران لە خزمەتمانەوەی کۆماری ئیسلامیدا. بۆ زۆربەی خەڵکی ئێران کۆماری ئیسلامی لە ڕیزی باقی دەسەڵاتە ئیسلامیەکانی ناوچەکە لەوانە داعش، تاڵبان و حیزبوڵڵادایە. بەو جیاوازیەوە کە ئەم ڕژیمە دەرفەتێکی زیاتری بۆ ڕشتنی ژەهری خۆی بەسەر پەیکەری ئەم کۆمەڵگایە و گشت ناوچەکەدا هەبووە و فەلاکەتی لەسەر پانتاییەکی بەرینتردا بەسەر ژیانی خەڵکی ئێران و ناوچەکەدا سەپاندووە. خستنەژێر هێڵی هەژاری 70% خەڵک، ئەویش لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتیە، بێبەریکردنی هاوڵاتیان لە سەرەتایەترین ئازادی و مافە کۆمەڵایەتیەکان، کوشتاری بە کۆمەڵ، ئەشکەنجە، ئیعدام و تێرۆر، داسەپاندنی کۆنەپەرستانەترین یاساکان بەسەر ژنان و باقی تۆیژەکانی خەڵک، دژمنایەتیکردن لەگەڵ ئازادی و مافە سەرەتایەکانی نەتەوە ژێردەستەکان، پەرەپێدانی کارە سادبارترین زیانە کۆمەڵایەتیەکان حاصلی 42 ساڵ دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیە. ڕژیمێک کە بەنیازە هەر چەند ساڵ جارێک گۆیا مەشروعەتی خۆی لە دەنگی خەڵکەوە وەربگرێت. ئەمجاریان زۆربەی هەرە زۆری خەڵک ناچنە پای سندوقەکانی دەنگدان. ڕژیم خۆی لەم ڕاستیە ئاگادارە و هەر بۆیە ترس و نیگەرانی ئەوان لە جێیەکی دیکەوەیە. ئەوەی کە لە ئێستادا سەرانی ڕژیم یەکجار نیگەران کردووە سەرهەڵدانی ئاخێزە جەماوەریەکان لە جەریانی بەڕێوەچوون و لە پاش ئەم نمایشەی هەڵبژاردنەیە. تایبەتمەندی ئەم نمایشە لە چاو نمایشەکانی پێشوو ئەوەیە کە بۆ خودی ڕژیمیش بەشداریکردنی بەرینی خەڵک زۆر گرنگ نییە. ئەمجاریان ئاستی بەشداریکردنی خەڵک و هەڵبژاردن و نمایشی دموکراسی و هیتر ئەولەویەتی ڕژیم نییە. مەسەلەی بەشداریکردن بە فروفێڵە باوەکانیان جێبەجێ دەکەن. مەسەلەی ئەوان ئامادەبوونە لە ئاستە جۆراوجۆرەکاندا بۆ ئەو ڕوبەڕووبوونەوە چارە نووسسازانەی کە چاوەڕوانی دەکەن. لەم ڕوبەڕووبوونەوەیدا ئامرازی ئەوان خۆشباوەڕینانەوە و فریو نییە لەبەر ئەوەی کە ئەم تاکتیکانە چیتر کاراییان نەماوە. بەڵکو ئامرازی ئەوان سەرکوتە. ئەمڕۆ خامنەئی و سوپای پاسداران و ناوەندەکانی دەسەڵاتی ڕاستەقینەی ڕژیم هەر هەمویان دژ بە خەڵک شمشیریان لە ڕووەوە بەستووە. هەر بۆیە سەرۆک کۆماری داهاتووی ئێران کەسێک دەبێت کە بابەتی سەرکوت بۆ ئۆرگانەکان ئاسان بکاتەوە و بەڕێوەی بەرێت. کۆماری ئیسلامی استراتیژیەکی نوێ بۆ مانەوەی خۆی گرتووەتە بەر. ئەگەر لە ڕابردوودا خۆشباوەڕی و فری و لەم ئیستراتیژیەدا خاوەن پێگەیەک بوو، ئەمڕۆ محوەری سەرەکی ئەم ئیستراتیژیە بەکارهێنانی ڕاستەوخۆی هەڕەشە و تۆقاندن و سەرکوتە. ئەوەی کە چەندە دەرفەتی ئەوەی دەبێت تا ئەم ئیستراتیژیە لە پانتاییەکی نوێدا بەکردەوە دەربێنێت و ئەگەریش بەکردەوەی دەرهێنا تا چ ئاستێک کارەساز دەبێت خۆی لەژێر پرسیاردایە. هەر وەک بینیمان پاش کوشتاری مانگی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 ڕژیم نەیتوانی جەماوەری ناڕازی چاوترسێن بکات. پاش خەزەڵوەری 98 سەرەڕای بربەستەکانی پەتای کۆڕۆنا شایەدی سەرهەڵدانی شکڵە جۆراوجۆرەکانی خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایەتی کرێکاران و بەشە هەژارەکانی کۆمەلگا بووین. ئەمڕۆ ڕژیم پێگەی خۆی لە بەڕێوەبردننی ئەم بەناو هەڵبژاردنەدا
لەوە دەبینێت کە بتوانێت بە ئارامی تێپەڕێنێ. ڕژیم نیگەرانی پێکهێنانی ڕیزی دوور و درێژ لە بەردەم ناوەندەکانی دەنگدان نییە. سپاهی و بەسیجی و ئەرتەشی و دەست و پەیوەندیەکانی دیکەی ڕژیم و بنەماڵەکانیان بۆ بەڕێوەبردنی نومایشێکی لانیکەم هەمیشە لەبەردەستان و ئەم جارە هەر ئەوەندە بۆ ئەوان بەسە و لەگەڵ کێشەی دەنگی منکواش بەرە ڕوونابنەوە. تا ئەو جێگایی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە، هەر وەک چۆن 42 ساڵ لەمەوبەر ڕێفراندومی فریوکارانە و ساختەی حکوومەتی ئیسلامی نەیەک وشە زیاد و نەیەک وشە کەمی خومەینیان یەکپارچە بایکۆت کرد و ساڵانی دواتر لە زۆر یەک لە دیمەنەکانی دیکەدا دووپاتیان کردەوە، ئەمڕۆ سوورتر لە ڕابردوو هیچ بایەخێک بەم نومایشەی هەڵبژاردنە نادەن. ئەم جارەشیان بە نەچوونە پای سندوقەکانی دەنگدان و بایکۆتی بەرینی بۆ جارێکی دیکە بە ڕژیمی کوشتار و جنایەت، بە ڕژیمی سەرچاوەی هەژاری و برسێتی و بێکاری، بە ڕژیمی پەرەپێدەری ئێعتیاد و لەشفرۆشی، بە ڕژیمی دز و گەندەڵوی ئەختلاس نایەکی بە تەوەژم دەڵێن. ئەو گروپ و کەسانەی کە لە پەنا دەست و پەیوەندە گیرەخۆر و ملکەچەکانی ڕژیم دەستە دەنە بازارگەرمیکردن بۆ گاڵتەجاری هەڵبژاردنی کۆماری ئیسلامی ویان دەچنە پای سندوقەکانی دەنگدان، بێگومان لە دوا ڕۆژدا شەرمەزاری زۆربەی خەڵکی کوردستان دەبن. بایکۆتی بەرین لێبڕاوانە و بەرچاوی نومایشی هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری و شۆڕا بێخاسیەت و کارتۆنیەکان شیاوی جەماوەرێکە کە 42 ساڵە لە بەرامبەر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا سەربەرزانە مقاومەت دەکەن. پێویستە خەڵکی کوردستان بە نەچوونە پای سندوقەکانی دەنگدان بایکۆتکردنی نومایشی هەڵبژاردنی ڕژیم بکەنە یەکێک لە دیمەنە شکۆدارەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 26 گوڵانی 1400 هەتاوی.